بۆ پرسیارە لە حکومەت ناکەن یا لەو حیزبانی کە ئێستا لە دەسەڵاتن بڵێم پیاوەگە قەرزارە بۆری ناگنەوە پرسیارێکی زۆر بەسیتە هێنێگەی کە قەرزاوی بەڕای ئەوە حکومەت بۆلی ناسەنێتەوە دوو احتیمالێ یا درۆکەن یان شتێکی تر هەیە کە من نەیزانم بەڵام ئەوەی کە بەنسبەت منەوە واضحە بۆی هەموو بینەرانی ئەزیزش بیزانێ ئێمە ئێستا خاوەنی پرۆژەیەکی سیاسین دێین لەسەر کۆمەڵێ مواضعێک کە لە کوردستانە ئێستا ورژێنێ و تازەترینیان ئەم بابەتی خانشینە قساکەین هێزێکی سیاسی ئۆپۆزیسیۆنین باسی دەسەڵاتەکەین باسی ئەوانە ناکەین کە 29 ساڵە چیان بەسەرم حکومەتە هێناوە ئەگەر من لە ڕابردووشا بۆ ئێستا بەرامبەر میدیاکانم منەتم بە یەک کەسی دەسەڵات نییە باسی دەسەڵاتەکەم و منەتیشم بە حکومەت نییە حەج ڕۆژە لە ڕۆژان من کارێکی نایاسایم کردووە لە ڕابردوو شاگری سەرفتی منەوە نەما بێگەرەوانە مردن ئەمە سێ چوار جارە و قسەی ئەەکەمەوە بەزەگە مردن بچن ئیجراعاتی خۆیان بکەن و ڕێوشێنی یاسایی بگرنە بەر و ڕەنگە زۆر شتی تر هەبێ پێش خۆپیشاندان پێویستە بیکە ئامادەسازی بۆ بکەیت و خەڵک ئامادە بێت ناکرێت بانگەشی شتێ بکەیەگە بزانی هاوڵاتیان جارە نەگەشتونەتەوە قەناعەتە و ئامادەنین ڕاستەکەی لە بەغا خۆپیشاندان هەیە بەڵام پێم وایە لە هەرێمی کوردستان ئەو تەوقیتی ئەو دەقەی کە ڕوو ئەدایا ئەتەقێتەوە ڕەنگە کەس تەسەووری نەکات لەبەرەوە لێی گەڕێ بۆ کاتی خۆی تۆ گرنگەوەی هەڵوێستت هەبێ لە ژێرەوە کاری بۆ بکەی و خۆپیشاندان و حراکی جوڵەی جەماوەری یەکێ بێ لەو بژاردانی کەنەوەی نوێ لە داهاتوودا پشتی بێ دەبەستێت زۆر سپاس بۆ جەنابتان سپاس